یەکەم هەڵبژاردن بڕیاری لێدراوە بە ڕسمی و هەموو حزبەکان ئامادەکاری بۆکەن و کۆمیسیۆنی باڵا هەنگاوی باشی ناوە خۆی ئامادە کردووە لیستەکان هەمووی پێشکەش کراون یەک مەترسیەویش ئەوەیە ئەو هێرشەی تورکیا لە بادینان کردوێتی ئەگەر ناوچەی بادینان هەمووی ئاڵۆز بێ من پێم وایە بێ مەترسیە خاتە سەر هەڵبژاردنکردنی هەڵبژاردن ڕەتەنە ئەو مەترسیە هەیە ئەمە یەک سەبارەت بە حزبەکان و سەبارەت بە ئەو تاوانانەی هەیە لە سلێمانیوانەوە من پێم وایە بە حزبەکان ینی وەکو پێویست زەمینەی هەڵبژاردنێکی بێگرد و دیموکراسی وانەیان ساز نەداوە پڕ لە ناکۆکی ئەچنە هەڵبژاردن هەمویان پڕ لە ناکۆکی نەچنە هەڵبژاردن و ئەمە لێکەوتەی سیبی لێ بێتەوە یعنی وە نەبێت لێکەوتی سیبی لێدا بێتەوە ئەمە یەک تاوان لە سلێمانی یا لە هەولێر یا لە شوێنێکی تر ڕوئەدا من پێم بەش بە حاڵخۆم سەبەبەکەی گەرمەوە بۆ یەکەم ئەمە دەستوورمان نییە دووەم لەشکر و هێزەکانی کوردستانێکی نەکردووە سێهەم بە دیفاکتۆ بە ئەمری واقع و ئیدارەی لە کوردستان هەیە حکوومەتی حزبی لە کوردستان هەیە ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە یعنی ئەو ڕووداوانەی ڕوئەدەن ڕووداوی کێشەکانی چارەسەر نەکراوی کوردستانن ئەگەنا ئەو کێشانە چارەسەر بکرێ خەڵک چۆن نەتوانێم تاوانە نەبکە بە هیچ شێوەیەک ناتوانێم تاوانە نەبکە بەڵێ وإجناب الشيء آلة أخوي شيء قرآن استخدام كان في استشهاد مكتوب حمل جبارات سيكون خلال باجوني في المكان هذين برجع في سفر بين كان شوية كان باجوني في المكان آخر شيء هو نبيني في المكان لقرآن ودسبيك راست قرآن جابوا وناكوكي قول دروز بولا بيني يكيتي وباتو قرآن والله خوش بختانا نجيشت الشرنا أخو نجيشت الشرنا دوام بالنسبة سكاني كاكلاورة وبرامر با كاك باغل وكاكوات من كما أمش زادي كشكانا لبيني أنا أقول بشكي وكشانا بعقلاني شعر سر نكري تصليحي لو تنترج برامر بيه كدرت لو تنترج برامر بيه كدرت سبارات ببغداد كما بيت رقايكي دورو دريج معه كهرين بتواني لروي استراتيجية ولا سر كوي كشكاني كشيء آبوري كشيء سياسي كشيء دستوري كشيء تعريبي نيا ركب كبير رجعي دور دريج لبردم معنا. دوام برسيارته والله ما دمو دوخي حزب كردستان كان وابع حكم راني لكردستان وابع نيوي شخصيات وعندهم برلمان وعندك لحزب كان بيني البنياني بس لبغداد شكاد بكن رقم مدن نيني بدركنن بيقومان كيش كان قولا بيني هريم وبغداد وكيش كان يشوكو في رجال سناكري سبارت بمامولستي هي لكردستان ولستينيو كانش لكردستان من بديادي كيزور تندرسي نازانم حفتا و دولست بله آزادی بله دموکراسی بله پنځلس بله دلس بله پانزلس بله بیسلس بله حفتا و دولست هذا دليل الاعتراضاني كي زور لا حركة سياسية ولا جمسة سياسية كان كردستان ومن حتى لدواي هالبجاردن يعني أم فرلستية وأنجامي فرلستية كان نيجران مكان يعني ضل خوش بناكا نيجران مكان نازانم أمانة شون إداري برلمان كان
نازانم ئەمانە ئەجندەیان چۆنە بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان نازانم ئەجندەیان چۆنە بێ بۆی پەرلەمان ببێ بە ڕەقیبێکی یاسایی تەواو بەسەر دەسەڵاتی تەنفیزی بەڕاستی من ئەمانە هیچی نازانم وەڵامی ئەمانم لای نییە ئێستا قسە لەگەڵاکەم بەڵام دیاردەی 72 لست یا 80 لست بەڕاستی دیاردەیەکی تازەیە لە کوردستانە یعنی هەتا تاقیکردنەوەکە نێتە پێشەوە تۆ ناتوانانی حکمی لەسەر بدەیت بزانێ ئەمانە چیەکەن یعنی چی ئەتوانن چارەسەرکەن ئەگەر کورد لاینی کەمی یەکگرتنیەکی ستراتیجی نەبێ بە کوردایەتێکی یەکگرتو و ستراتیجێک نەبەنە بەغدا بۆ چارەسەر کێشەکان بەغدا کەم جۆمان لێکرێت بەڵێ زانم وڵای بە ڕۆشنی قسە بکەین یعنی دیاردەی تیرۆر کوشتن گرتن خۆ کوشتن لە سەرانسەی کوردستان هەیە وەڵام سلێمانی زۆرترە سلێمانی زۆرترە بێگومان هەموو ئۆباڵی ئەم دۆخەی کە لە سلێمانی ڕۆدا لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە وەم پێم وابێ محافزی سلێمانی ئەبێ زۆر لەمە زیاتر شان بداتە بەر مەسئولیەت و لە بەرامبەر ئەم دیاردانەی ئەم تاوانانە چ تاوانی کوشتن چ تاوانی ئەرزداگیرکردنی مەڵکی حکوومەت ئەبێ بەڕاستی محافظ قەیمەقامی سلێمانی داو دەستگەکانی سلێمانی گوێ نەدەنە ئەوەی سەربەت چه حیزبەکەن گوێ بدەنە ئەوەی کە نیشتیمانەکە چۆنە پارێزن مڵکی نیشتیمانەکە چۆنە پارێزن و یەکێتی ئەگەر حدودێک بۆ ئەم کوشتن و بڕین و دابشکردنی ئەرزی حرامە نەکا من پێم وابێ هەم لەم هەڵبژاردنە زەرەری لێکە ئەم لە دوای هەڵبژاردن زەرەری زۆر لێیەکە چەندمانگی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزێک توانی هەڵبژاردنەکان بەرێتەوە لە ئەنجومەنی پارێزگاکان و تا ئێستاش حکوومەتی مەحەلی لەو ناوچەیەکێک نەهاتووە ئاشکراشە کە لایەنێک لە لایەنەکان وەکو جۆرێک لە مەرمدانەی سیاسی و مافی خۆشیەتی نەهاتووە ژێربات بۆ ئەوەی حکوومەتی مەحەلی لە ناوچەکە پێک دێنێت بەڕاستی پێم خۆشە سەرنجی جەناب بزانم لەوەی کە ئایا ئەم دۆخە چۆن یەکلایەک بێتەوە ئایا سوودانی لە بەشەوەندی چ لایەک بڕیارێکەدا و ئایا ئەو بڕیاری کە سوودانی لێدا بەدڵی کوردە و یا بەدڵی ئەو لایەنە عەرەبیە کە تا ئێستا حکومڕانی ئەکا بە شێوەیەک وەکو داگیرکاریەک لەو پۆستێکە بەڵێ وەڵا ئەمیش هەر خەتاکەی من دوو مانگ و سێ مانگ لەمەوە بەر لە چاوپۆتنێکا وتم ناکۆکی یەکێتی و پارتی وای کردووە لە 1970 ئارێزگاری کەرکووک دەست کورد نەکەوێت ئەمەش خەتاکەی ئەوەیە نەبوونی خطابی یەکگرتووی کوردە خطابی یەکگرتووی کوردە ئۆتۆماتیک یەکێتی و پارتی بەرنامەی هاوبەشیانەوەیە لەگەڵ کۆتاکە 8 کەسن ئەمن بە 8 کەس کەمترین کێشیانە یەک لیستی هاوبەشیان نییە یەک بڕیاری هاوبەشیان نییە لەسەر ئەمە وەیە بەداخەوە یعنی پشکی کورد بۆ پارێزگار کەوتێتە قوڕگی شێرەوە ئێستا هیچ دەستەبەرێکی تیان نییە سەبارەت بە جەنابی سەرۆکوەزیران جەنابی سەرۆکوەزیران ئەگەر بە ڕۆشنی بە قورسایی خۆی نەخاتە سەر ئەوەی عەرەب ببێ بە پارێزگار قەت ناتوانێت دژی لیستی عەرەبیش بێت ناتوانێت کاتە لەبەرەوەی ئێمە کێشەکە وا نەبینین جەنابی سوودانی ئەتوانێت بە ئاسانی چارەسەرکە ئەویش بە ئاسانی ناتوانێت چارەسەرکە ئاڵۆز بووە بە تەواوەتی ئاڵۆز بووە دۆخەکە زۆر ئاڵۆز بووە ئەوە خەتاکەیشی من بەش بە حاڵخم بە ناکۆکی کوردی گەرمەوە بەشە کوردەکەی ئەڵێ بەشە کوردستانیەکەی هەشت ئەمڕۆ دەیەوی ساڵیانی کۆمەڵکوژی شەنگالە بەرپرسێکی سیاسی تاوەکو ئێستا پرسیار نییە لە ژنەی دڵکۆڵینەوەکان گەشتبوون بەچی تاوانبار یان ڕوودەکاری ڕووداوەکان چی بوون تاوەکو ئێستا دەرنەکەوتوە نەدەبوو ڕوودەکاری ئەم بابەتانە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاشکرا پێم یەکەوە دووەم هەمیشە باسی ئەوت کردووە کە من زۆر جار پێشبینیەکەم و پێشبینەکەم ئەگەر بە ساسەد نەبێ زۆر نزیکە لە چون پێشبینی من وام وتووە زۆر جار پێشبینی باسی پێشبینی خۆم نەکردو وەڵام هاتۆ دەدی ئەوە تۆ حکوومەت بۆ بابەتی پەرلەمانی کوردستان
پێشبینیەکانتان دەڵێن گۆڕانکاری کردە لە نەقشەی سیاسی لە هەرێمی کوردستان ڕوودەدات پێشبینی بەڕێستان و بابێتی تریشان کردیانەوە کەسێتی خۆ دەڵێن من نەموتۆ گۆڕانکاری گەورە ڕوەدا ئەڵێن دەڵێن بەڕێستان بەشداریەکەن لە بانگەشەکان یەکەم سەبارەت بە شنگال من هەڵم گرتبوو لە کۆتایی چاوپێکردنەکە پەیامێکمە بێ لە ڕێگەی ئێوەوە من پێم وابێ ئەوە تاوانێکی زۆر گەورەیە لە مێژووا کراوە تا ئێستاش بە سەدان کچوژنی ئێزیدی بێسەر و شوێنن و بە خراپترین کولتوری سەدەکانی ناوەڕاست ئەمانە بێسەر و شوێنن دزێوترین کولتوری سەدەکانی ناوەڕاست هی سەردەمی سەبایە و هی سەردەمی ئەنفال و هی سەردەمی ئەو حکومڕانیە کە بە درێژایی مێژوو غەدری گەورەیە کراوە لە کورد 74 یا 75 جار تا ئێستا فەرمان دەرچووە بۆ ئیبادەکردنی ێزیدیەکان بە لە درێژەی مێژوو 73 جار قەڵەمڕەوەکانی دەسەڵاتی ئیسلامی فەرمانیان دەرکرد و ئێزیدی لەناوبەرن لەناو نەچوون لە زمانی عوسمانی لە زمانی سەفەوی زمانی خولەفای ڕاشتی خولەفای عەباسی لە زمانی ئەمانە هەموو فەرمانیان بۆ دەرچووە هی ئومەوی هەموو فەرمانیان بۆ دەرچووە ئاخر جار ئەمەی داعش بوو کە زۆر دڕندانە و زۆر ناجوامێرانە ئەم کارە کرا بەرامبەریان و بەڕاستی یعنی ئینسان ناتوانێت نەڵێ تا ئەم کولتورە تا ئەم عەقڵێتە ڕیشەکێش نەکرێ ئەم کارەساتانە لە ناو ئێزیدی بێ لە ناو شەبەک بێ لە ناو کاکەیی بێ لە ناو مەسیحی بێ لە ناو تورکمان بێ لە ناو کورد بێ هەردووبارەیە بێتەوە ئەمە کولتورێکە بەشێکی ئەو خەڵکە ئامادەن تاوانەکە ئەنجام بدەن و بە حەڵاڵی ێزانن بە پیرۆزی ێزانن خەتەرەکە لەمایە یعنی تۆ ئەبێ پێش ئەوەی بە چەک بیان کوژی چەکی ئایدۆلۆژیان لێ وەربگری ئەمانە ئەم چەکە ئایدۆلۆژیە ماوە لە ناخیانە ماوە لە عەقڵیانە یەک فرسەت بێتە پێشەوە دیسان چەکەڵەگرنەوە ئەو بەداخەوە تا ئێستا حکوومەتی عێراقی وەکو پێویست نهاتۆتی بێشەوە بۆ قەرەبووکردنیان حکوومەتی عێراقی هەڵەبجە ناکە بۆ محافەزە باشە شنگالیشی چووە سەر گەرمیان 182,000 لە گەرمیان و لە کوێستان و بادینان ئێمە 182,000 ئەنفالمانەیە تا ئێستا قەرەبووی یەک مەعایلەی ئەنفالی نەکردو حکوومەتی عێراقی یعنی ئەمە زۆر ینی دڵتەزیێنە ئەمە ئەم جۆرە عەقڵیەتە بۆ حکومڕانی لە بەغداد ئەبێ گۆڕانکاری بەسەرا بێت نابێ ئاوا ببێنی لیژنەکانی لێکۆڕینەوە من وایە لیژنەکان بەردەوا من ئافرەتێکی زۆر ڕزگار کراون لەو کارە ساتە و معلوم بوو ئیسبات بوو کە ئەمە کە جینوسایتەکە کراوە تا ئێستامانە ئیسبات بووەوە هەندێک لە پەرلەمانەکانی دنیاوانە هەمویان بە جینوسایت ئیناسن بەڵام وەکو قەرەبووکردنەوە وەکو دوابڕیار یاسایەک دارچێ ئەمە بە تاوانی جینوسایت بزانێت لە تاریخە جایسە لە عێراق دەرینەکە لە کاتێکی زۆر کەما شنگال چۆڵ کرا لە هێزەکان لیژنەی لێکۆڵینەوەی زۆر دروست کرا ئێوە وەکو سیاسیەک تا ئێستا بۆ ڕوونە بەلاتانەوە جولیان لای خەڵکی هەرێمی کوردستان تا ئێستا ڕوون نییە ڕووداوانە چی لە پشتەوە بوو من پێم وابێ هەر هێزێک بە بێشەڕ شنگالی بەجێهێشتی بێت یەکێتی بێ یا پارتی بێ یا لایەنێکی تر بێ غەڵەتێکی گەورە کرا من بەعەکسەوە ئیبینم من پێم وایە هەموو حیزبەکانی کوردستان ڕێژەیەک دێتە خوارەوە هەموو حیزبەکانی کوردستان بەڵام معلومە لە ناو حیزبەکانی کوردستان هەموو ڕاپرسیەکان ئێستا واڵێ پارتی زۆرترین دەنگەیەنێ باقی دەنگەکان دابەشە بێتە سەر لیستەکانی تر نەخێر وەڵاگەر بکرێ من یەکشی تر بڵێم لەسەر و بابەتی لەشکردکێشیەکانی تورکیا بۆ خاچێرینی کوردستان پێتان وایە ئەمە بەڕێکەوتنێکراوێ لەگەڵ حکوومەتی عێراقدا ئەم هاتنە ناوەوە ئەمە تاکو چەند زیانی بۆ سەرقەواری هەرێمی کوردستان دەبێت ئەگەر بمێننەوە تورکیا لەشکردکێشیانی تورکیا هەموو دەستێوەردانێکی عەسکەری زەرەری بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمەیە بەڵام ئەم هاتنی تورکیا دوای گفتوگۆ بوو لەگەڵ حکوومەتی عێراقی بەڵێ دوای گفتوگۆ دوای ڕێککەوتنیش بووە لەسەر مەبدەئەکانی ڕێککەوتون بەڵام عێراق هێزەکەی ڕاستەوخۆ بەشداری ناکە حەشدی شعبی بەشداری ناکە پێشمەرگە بەشداری ناکە ئەمە مەوزوعێکی ترە بەڵام تورکیا ئەم کارەی نەکرد پێش ئەوەی
سەرۆکی تورکیا بێتە بەغداد و لەگەڵ عێراق لەسەر ئەو مۆزوعە بەودی قسەیان کردووە. باشێتە بۆچی یان حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆکات هەرێمی کوردستان لەسەر بابەتە بێتان باش ئەوانش ڕازین بەم پرسە؟ دەوڵەتی تورکیا لەگەڵ دەوڵەتی عێراق ڕێککەوتو پێش هەرێمی کوردستان ڕێککەوتووە کاکە. ئەمە مۆزوعانە لە بەغدا ساغ بووتەوە. یعنی هەرێم ناتوانێت بە بەغدا بڵێ چۆن تۆ ڕێکەکەوی لەگەڵ تورکیا، چونکە مەرجع لە ئەمنی عێراق بەغدادا، خۆ هەرێمی کوردستان نییە. قواری هەرێمی کوردستان لەو بینیا چی دێت؟ زەرەری کردووە قواری هەرێمی کوردستان، بێزەرەر نییە، بەڵام هەرێمی کوردستان مەسئول نییە نێڵێ دەوڵەتێکی بێگانە بێتە ناو عێراق. ئەوە دەوڵەتی عێراق مەسئولە لەو کارە. و ئەگەر هەرێمی کوردستان بڕیار بێ سەنگەر بگرێ ئەبێ بە ئیتیفاق و بە بڕیاری حکوومەتی عێراق بێ ئەوە.